لە دوای ئەوەی تیمی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەسەر خراپی ڕەوشی تەندروستی هۆشداریان بە حکوومەتدا و ئەڕەشەی دەست لە کار کێشانەوەیان کرد. ژمارەیەکی زۆر لە خێرخوازان و سەرمایەداران هاتنە سەر خەت و بەدەم هاواری نەخۆشخانەی وەفاوە ڕۆشتن. حکوومەتیش 500 میلیۆن دیناری بۆ تەندروستی هەڵەبجات تەرخان کرد. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت هێشتا پارەکەی حکوومەتیان پێنەگەشتووە و ئەوەی کراوە زیاتر سەرمایەداران و خێرۆمەندان هاوکاریان پێشکەش کردوون. بەڵێ دوای ئەوەی کە بینیتان دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکەەوە بجە حکوومەت بڕێک پارەی تەخسیس کردووە کە بگاتە هەڵەبجە، بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەشتوێتە دەستمان. وەکو ئێستا ئەیبینن هەر جگەلەوانیش کۆمەڵی خێرخوازی تریش کە ئێستا خەمە ناوەکانیان هەڵبەم هەنێکیان لەبیر بچێت بۆ یعنی بەتەمان بە دوای ناوی هەمویان بنووسین و بیدێنە ڕاگەاندەکان کە ئەمانە ئەو کەسانە بوون هاوکاری نەخۆشخانەکەیان کردووە بە خۆشحاڵیەوە هەروەکو لە بیدایەتەوە ئەوان بوون ئێستا شەر ئەوانن و خێرخوازێکی زۆر هاتوۆتە سەر خەت و یارمەتی نەخۆشخانەی وەفا ئەدەن. سەرۆکی تیمی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەڵێت جیاواز لە هەفتەی ڕابردوو پێداویستە تەندروستیەکان باشترە، ئەویش لەلایەن خێرخوازانەوە بۆیان دابین کراوە. جێگری پارێزگاری هەڵەبجە ئاماژە بۆ دەکات بەردەوام لەسەر خەتن و لەگەڵ حکوومەت گفتوگۆ دەکەن، فشار دەکەن بۆ ئەوەی بەدەمەواتنیە بێت بۆ ڕەوشی تەندروستی کە لە ئاستێکی زۆر خراپدایە. ئێمە هەر لە سەرەتاوە لە خەمیانە بووین وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە و ئەوەی پێویست بوو هەتا ئەو بودجەی کە بۆ پارێزگا هات ئێمە 250 میلیۆن بوو 238مان بۆ کردی تەندروستی خەرج کردووە و فشاری خۆمان هەبووە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەیوەندیدارەکان. خۆشبەختانە ئەو بڕەپارە بڕیاری لێدراوە و ئەگاد ئینشاءڵڵا بۆ ئەم کەرهی تەندروستیە لە بیدایەتی پەتاکەوە لەسەر خەتین و بەتایبەتی لە دوای ئەوەی کە ئەمان هانانامەیەکیان ئیعلان کردی ئەمە لەسەر خەتین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان. بۆی زۆری ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە ئێستادا توشبوانی کۆرۆنا لە قاوشی نەخۆشخانەی بریندارانی چەکی کیمیاوی داغڵ دەکرێن. لە نەخۆشخانەی وەفاش زیاتر لە 70 کەس خەوێنراون و جێگەی نەخۆش نەماوە. ئەوەی لە ئێستادا نەخۆشخانەی وەفا پێویستی بێت ئۆکسجینە کە سەرمایەدارێک 50 بوتڵی ئۆکسجینی بۆ نەخۆشخانەکە دابین کرد. بەرپرسانی تەندروستیش نیگەرانن بە تەواوی حکوومەت شارەکەی پەراوێز خستووە. ئەگەر خێرخوازان و سەرمایەداران نەبوایەت ئێستا تەندروستی پارێزگاکە لە کۆنتڕۆڵ دەرچوو بوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.